بەڕەشپۆشی بۆ یادی مەرگە ساتێک ڕوو لە مۆنومێنتی ئەنفال دەکەن. بەشێکیان ئەنفال دیدەن و لە پاڵ هەڵڕشتنی فرمێسک بۆ لە دەستدانی یازیزانیان خەمێکی تر سەر دڵی گرتوون، ئەویش دەستگیر نەکردنی تاوانبارانی ئەنفالە. وەک ساڵانی ڕابردوو گلەییان لە حکومەتی هەرێمەیە بەوەی لە جاتی دادگایکردنیان داڵدەی جاش و مستەشارەکانی داوە. چۆن ئەنفال کردیان خۆمان ژیان ئیسەش خۆمانە ژێنی مەعاشەکانمان بوڕن بە داواکارم ئەو جاش مستەشارێ لە بگیرێ بدرێتە دادگا حەقی تۆڵە ئێمەیان لێ بکەنەوە لەبەر ئەوەی دەستگیری ناکرێن هە کۆمەڵێکیان هەر لە ناو حیزبیەکە ڕۆڵێکیان لەبەر ئەوە دەستگیر ناکرێن. من زۆریانە ناسم پلەی نەقیبیانەیە پلەی ملازمیانەیە پلەی گەورەتریان هەیە. بەشێکی زۆر لەو جاشانە دابش بن بەسەر حیزبەکانە بە تایبەتی حیزبەکان کە ڕوون بەبەسم کام حیزبانەیە بۆیە ئەگەر بە بەشێکیان پلە و پۆس و پایانەیە بە بەشێک لەواچی خۆیان بنوێری ئەنفال و قوربانەکانی بزانن بۆیە بۆ سمعەی خۆیان و بۆ ئەوەی کەوا خەڵک لیان زویر نەبێت و بۆی کەوا دەنگدەرەکانی لیان زویر نەبێت ناتوان دادگای بکرێن. ئەگەر تۆ ناوەکە هاتووە کەسەکان ماون شوێنەکەیان ڕوون و واضحە بۆ ناکرێت واز هەستەکەم خەڵک ئەزانێ مەسەلەکە چی و داواکاری کە سوکاری ئەنفال کراوان پاڵپشتی یاسایی هەیە. لە ساڵی 2002 دادگای باڵای تاوانەکانی عێراق داوای ڕادەستکردنی 250 مستەشار و جاشی لە حکومەتی هەرێم کرد کە تۆمەتبارن بەوەی دەستیان لە پرۆسەکانی ئەنفالدا بووە، بەڵام تا ئێستا و کەسانە دەستگیر نەکراون. وەزیری شەیدان و ئەنفالکراوانیش دەڵێت سەرجەم پێداویستی و زانیاریەکانیان ڕادەستی وەزارەتی ناوخۆ کردووە بۆ دەستگیرکردنیان و کەیسەکە لە لای هێزانیەکانە. جاش و مستەشار ڕەبتی بە ئێمەوە نییە وەک وەزارەتی شەیدان. ئێمە تەنها ئەو قەرارەی لە دادگای تاوانەکانی عێراقەوە دەرچووە ئینێراوە بۆ هەرێمی کوردستان لە وەزارەتی عەدل تەصدیق کراوە چۆ وەلایەنی پەیوەنددار ئەوەی ئێمە پۆلیس نین بڕۆی خەڵک بگرین، ئێمە وەزارەتی شەیدانین بەڵام داکۆکی لە مافەکانیانەکە. ئەم بڕیارە دەرچووە لە دادگای باڵای تاوانی عێراق و بڕیارەکە چۆن دەڵێ تەنفیزکردنەکەی ماوە جێبەجێکردنەکەی و بڕیارەکەش لە بەغداوە هێنراوە بۆ هەرێمی کوردستان و بۆ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شەیدان و وەزارەتی ناوخۆش هاتووە دیارە ئالیەتی جێبەجێکردن ئەوە وەستاوەتەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر نە بەغدا هەموو ڕێکارێکی کردووە. 30 ساڵ بەر لە ئێستا ڕژێمی بەعس 1970 تاکی کوردی ڕاپێکی چاڵەکانی مەرە کرد. ئەگەرچی ساڵانە یادی ئەم کۆمەڵکوژێ دەکرێتەوە بەڵام تا ئێستا نە بە جینۆساید ناسراوە نە تاوانبارانیش ڕاپێکی دادگاکراون. ڕزگار جەباریان ئارتی چەم سەماڵ.